خوێندنەوە زۆر گرنگە چۆن مرۆڤ پێویستی بە خواردن و بە ئاو هەوا و هەموو ئەو پێداویستیانی کە خۆی گەورە دروستی کردو هەیەی لەگەڵ ئەوەشا پێویستی بە خوێندنەوە هەیە چونکە ئەگە بەراورد بکەین جیاوازی هەیە لە نێوان ئەو مرۆڤەی دەخوێنێتەوە ئەوەی ناخوێنێتەوە ئەمە بۆ خۆی هەر لە ڕووی نەفسیشەوە کاتێک کە تۆ کتێبێک دەخوێنیتەوە ئەتباتە دنیایەترەوە خەمت لا دەبا تەمەند درێژ دەکات ئەگە نمونەش بێنینەوە بۆ ئەوەی کەسێکی ئەوەی دەخوێنێتەوە ئەوی ناخوێنێتەوە ڕەوان شاد سەرۆک مابجەلال بەڕاستی کاتی دەرخان کردبوو بۆ خوێندنەوە لە کاتێکە نەک کتێبێک دووسێ کتێبی دادەنا ئەوە دکتۆر نەوزاد ئەحمەد دەڵێت دکتۆر ئەڵێت مامجەلا دوو مێشکی هەبوو یەک لەوانە کە کاتێک قسەی لەگەڵ تۆ دەکرد گوێ لە یەکێتر دەکرد بەڕاستی ئێمە پێویستیمان بەوەیە هەموو تاچێک یەکەم جار کە لە ژیانە دوای لەدایک بوون دوایەوە کە پێری خوێندن دەبین اینجا پێویستیمان بەوەیە بخوێنینەوە خوێندنەوە ئەبێ هەموو مرۆڤەکان پلانی هەبێ و بەرنامەیان هەبێ بۆ ژیان و کاتێک لە ژیانیان دەرخان بکەن بۆ خوێندنەوە ئەو خوێندنەوەیە بەڕاستی ئەویش دەبێت بە پێی سپۆڕی خۆی با پێی ئەو کەسایی تر کتێبەکانیش هەموو ئەو کتێبانی کە دەخوێنیتەوە هەمووی گرنگی خۆی هەیە بەڵام گرنگە و گرنگتر هەیە بەڵام لە هەموو بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵێ خوێندنەوە و کەلتور ئەبێتە هۆی پێشکەوتنی مرۆڤەکە لەگەڵ پێشکەوتنی مرۆڤەکە پێشکەوتنی کۆمەلگاکە پێشکەوتنی شارەکە وڵاتەکە نیشتمان ئەمە هەمووی پەیوەستە بەو کەسەی کە دەخوێنێتەوە لە هەر جێگایەک بێ کاریگەری خۆی هەیە و ڕۆڵی خۆی هەیە و هەموو شتەکانی دیارە جیاوازیشی هەیە لەگەڵ کەسێتر. زۆر پێویستە بە تایبەتی ئەگەر خوێندنەوە و خۆڕۆشببینکردن و فراوانکردنی بیر لە ڕگەی کتێب خوێندنەوە بکرێت بە کریتور بەچی شێوازێک پێویستە ئێمە سەرەتا هەر تاکێک لە خۆمانەوە دەست پێ ئەەکەین بۆ نمونە لە بوارەکەی خۆمانە جارێ بۆ نمونە خوێندکارین پێویستەکە غەیری ئەو دەرسانی خۆمان یاخود ئەو واجبانی خۆمان کە لە سەرمانە لە خوێندنەوە دەست پێ بکەین هەوڵی ئەوە بدەین کە کاتێک کە ئەچینە زانکۆ بۆ نمونە زیاتر پەرە بە خوێندنەوە بدەین یاخود لە هەر بوارێکان یا هەریەکە لە ئێمە بۆ نمونە ئامانجێکی یاخود خەونێکی هەیە ئەچێتە بوارێکەوە بواری سیاست بە یاخود بواری ئەدەبێ یان هەر بوارێکی دیکە پێویستەکەکەوە ئێمە چۆن گەدەمان پێویستی لە ڕووی تەندروستیەوە پێویستی بە خۆراکە بە هەمان شێوە مێشک و بیریشمان پێویستی بە چیە پێویستی بە خۆڕۆشن بیرکردنە پێویستی بەوەیە کە زیاتر پەرە بە خۆمان بدەین بۆیە سەبارەت بەوەی کە چی شتێک یعنی بکرێتە پێوەری یاخود چ ڕێگەیەک باشە بۆ ئەوەی کە ئێمە تاکوا لێ بکەین ڕۆشنبیر بێت یاخود حەزی بۆ خوێندنەوە بۆ خۆڕۆشنبیرکردن هەبێت ئەوەیە کە هەر یەکە لە ئاستی ئێمەوە خۆمان بۆ نمونە لە کەرکووکە گرنگی زیاتر بە ناوەندی ڕۆشنبیری بدەین لازانکۆکانە پێویستە لەسەر ئەو مامۆستایانەکەەوە ڕۆشنبیران نووسەران لە کۆڵەران ئاگدار بکەنەوە لەوەی کە بەردەوام کۆڕ و سێمینار ئەنجام بدەن یاخود لە قوتابخانەکانە بەڕێوەبەری قوتابخانەکان مامۆستایان جۆرە کۆڕێکیان جۆرە سیمینارێک ئەنجام بدەن بۆ خوێندکارەکان بۆ ئەوەی بابەتێک بێت کەوا چێژ بە بەرامبەر ببەخشێت چونکە ئەگەر بێت و لە سەرەتا ئەگەر کەسێک دەست بە خوێندنەوە بکە دەبینین سەرەتا بۆ نمونە کاتێک کە کەسێک دەست با خوێندنەوە ئەکا لە وردە کتێبی وەکو ڕۆمان و ئەدەبیاتەوە دەست پێکا بۆچی لەبەروی کۆمەڵە گوشەی سەرنجڕاکێشی هەیە کۆمەڵە گوشەی سادەی تایەکە خوێنەر والی ئەکا تاکوالی ئەکا کە سەرنجی بۆ خوێندنەوە ڕابکێشێ ئەگەر لەم بابەتانەوە مامۆستاکان هەرێکە و لە ئاسی خۆیەوە بابەتێکی وا هەڵبژێرێ بۆ کۆڕ و سیمینار وە ئەکاکەوە ئەو خوێندکارە چێژی بۆ خۆڕۆشنبیرکردن هەبێ و ئەکە ئەو خوێندکارە هۆشیار بێتەوە و ئەکە ئەو خوێندکارەکەوە زیاتر گرنگی با خۆڕۆشنبیرکردن دات لە ڕێگەی ئەو سیمیناریا خودت ئەو کۆڕەوە بۆیە گرنگە لەسەر هەموو چین و توێژێک لە کۆمەلگای لە بوارەکانی خۆیانەوە هەوڵی ئەوە بدەن زۆرترین کۆڕ زۆرترین سیمینار لەسەر ڕۆشنبیری و چێژوەرگرتنی تاک بۆ خوێندنەوە ڕابکێشن. زۆر گرنگە کە هەر تاچێک لە کۆمەڵگەی کوردیە هەرچی گرنگیدانی هەیە بۆ خوێندنەوە بێت
لەبەرچی لەبەر ئەوەی کە خوێندنەوە بنەمایەکە بۆ ئاستی هۆشیاری تۆ بۆ ئاستی معریفەی تۆ بۆ بەرزکردنەوەی هۆشیاری تۆ بۆ گرنگی پێدان بە بابەتە جیاجیاکان لە پێناو ئەوەی کە هەر یەک لەوەی کە بتەوێ لە هەر بوارێکدا تۆ جێدەستت دیار بێ قسەت هەبێ گفتوگۆت هەبێ سەرنجت هەبێ ڕەخنت هەبێ ئاستی معریفەی دیکە بنیاد بنی پێویستە تۆ گرنگی بە خوێندنەوە بدەیت بەو ئاستەی یاخود تا ئەو ئاستەی کە خوێندنەوە بکرێ بە کللتور چۆن ئەکرێ بە کللتور ئەبێ بەڕاستی هەوڵی جددی بدرێت سنتەر و ناوەندی جیاجیا هەبن بۆ ئەوەی کە گەنجان و لاوان فێری ئەو شوێنانە ببن لە پێناو ئەوەی کە گرنگی زیاتر بە خوێندنەوە بدەن و فێری خوێندنەوە بدن تا ناوەندێک تا شوێنێک تا سنتەرێکی زۆر گەورە نەبێت بە ئامرازی ئەوەی یاخود بە ئامانجی ئەوەی ببێتە ئەوەی کە گەنج بخوێنێتەوە قەت بەم شێوازە خوێندنەوە نابێ بە کللتور بۆیە زۆر زۆر گرنگە گەنج خۆی هەوڵ بدات لە پێناوەوەی کە خوێندنەوە بێ بە کللتور. ئێمە بتوانین گەورەکانی ماڵ هەمیشە کتێبخانەیەکە بێ لە ماڵ گەورەکانی ماڵ لەبری دیاری بۆ نمونە دیاری مناڵانە و بچووک هەمیشە لەگەڵ دیارەکان گۆڤار و کتێبش هەبێ یعنی خێزانێک بێ کە مناڵێک لە خێزانێک چاوی کردەوە کتێبخانە هەبێ لە ماڵەکەی باشە بتوانێت ینی دەست بە بۆ کتێبەکان سەرەتای یا لەگەڵ ئەوەی یاری بە شتەکانی ترەکە یاری بە کتێبەکان بکە ئەمە خۆشەویستیەک دروستەکە چکە خوێندنەوە جۆرێکە لە خۆپەروەردەکردن تۆ چاوەڕێی ئەو مەکە کەسێک کە تەمەنی 30 ساڵە لە 30 ساڵێ و بێتە خوێنەرێکی باش ئەکرێ ئەبێ بەڵام خوێندنەوە وەکو فوتبۆڵە فوتبۆڵ تۆ چۆن یاریزانێک ئاماداکەی بۆ ئەوی لە تەمەنێکی گونجاو بێتە باشی یاریزان بابەتی خوێندنەوەش ئاوایە دەبێت مناڵ لە مناڵەوە ئامادە بکرێت بۆ خوێندنەوە چونکە خوێندنەوە دنیایەکی زۆر جیاوازە ینی دنیایەکە ئەو کەسانی کە لە ناو ئەو دنیایان هەست بەو چێژاکەن کەسێک کە لە دەرەوەی دنیای خوێندنەوەی زۆر هەست بەو چێژە ناکەن. خوێندنەوە بە تایبەتی لەم وڵاتی ئێمەیە و لە ئێستایە زۆر زۆر پێویستە بۆ هەر هەمومان بە تایبەتی کە خوێندنەوەکانمان لە کللتوری خۆمانەوە دەرنەچێت چونکە وەکو لەبەر چاومانەوە ئەیبینین لە ئێستاە لە وڵاتی ئێمەیە زیاتر گرنگی بە کللتوری وڵاتانی تر ئەدرێ بۆیە خوێندنەوە لە وڵاتی ئێمەیە ئەگەر کەسێک نەخوێنێتەوە ئەوە بەڕاستی ئەتوانین پێی بڵین نەخوێندەوار وا باشترە کە خوێندنەوەکانمان لە چوارچێوەی کللتوری خۆمانە دەرنەچێ چونکە کاتێک ئێمە لە کتێبی کللتوری وڵاتانی تر ئەخوێنینەوە ئەوە ئەمان باتە خەیاڵەوە خەیاڵمان بۆ دروستەکە بەڵام ئەگەر لە کللتوری وڵاتی خۆمانە بخوێنینەوە ئەوە لە چوارچێوی وڵاتی خۆمان دەرمان ناکاتە دەرەوە لە چوارچێوی مشکی خۆمان دەرمان ناکاتە دەرەوە خەیاڵ و وەهممان بۆ دروست ناکات. کتێب ئێمە میشاڵێنەوە هاوڕێ گرنگەیە کە لەگەڵ ئینسانە بێ من پێم وایە لە هاوڕێ زیاترە کتێب شارستانێتە گۆڕێتەوە شارستانێتی وڵاتێکی تر بۆ وڵاتێک تر بە شارستانێتی شوێنێک بۆ شوێنێکی ترەبات ئەوەی کەوا مێژوو شوناس و کەلتوری مرۆڤایەتی هەڵێتەوە کتێبە کتێب ئەتوانین بڵم ئەو پەنجەرەیەکەوە لە ڕوویەوە ئایدیای تر دنیابینی تر دیدگای نوێ کتێب یاخیتەکە کتێب سەرکەشتەکە کتێب ئەتکا بە ئینسانێکی تر شێرزا حەسەن وتێکی ئەڵێ کتێب یا ئەدەبیات ئینسان پاکاتەوە دقیقاً ئەو قسەیە وایە کتێب وەکو پاکشتنەوە وایە فلتەری وایە تۆ هەرچی خەوش و خواریتە ئەتگۆڕێ جا هەر کتێبێک پەروەردەیەکە مەدرسەیەکە لە ڕێی کتێبەوە ئەزمونە شخصیەکانی یەکتری ئەگۆڕینەوە کەلتورەکانی یەکتری بیرکردنەوەکانی یەکتری ئەگۆڕینەوە ئەوەی کەوا بوو کەلتورمان پێویستە ئەوەیە ئێمە بنووسی. ئاستی هەموو شتێکی مرۆڤ دیارەکان ئاستی ڕۆشنبیری ئاستی سەقافەت ئاستی ئەوەی کە بتوانێت چۆن هەڵس و کەوت بکات لەگەڵ خەڵکیە و مرۆڤی خوێندەوار و هەڵس و کەوت باش لە دوورەوە لەناو هەمووانە ئەناسترێتەوە و لەناو هەمووانە خۆشەویسترە بۆچی چونکە ئەزانێت کە لەگەڵ تاکەکانەوە چۆنها قسە بکات چۆنها هەڵس و کەوت بکە و مێشکی کەسانی بەرامبەری ئەخوێنێتەوە کە پێویستەکە ئەم کەسێتا چ ڕادەیەک لەگەڵ یا قسەکردنت سنووردار بێت بۆ ئەوەی کە
نەبتوانانی عاجزی بکەیت نەبتوانیت زۆر زۆر لە خۆتی نزیک بکەیتەوە خوێندنەوە ئاستی هەموو شتێکی تۆ دیاری ئەکات و توانای ئەوەی هەیە کە زەڵ بێت بە هەموو بیرکردنەوەیەکی تۆیە و زەڵ بێت بەسەر هەموو شتێکدا. ناو کتێبە زمان پارێزراوێکی تایبەتی بەخۆیە دیالێکتەکانی مان تایبەتمەندی بەخۆی هەیە ئایدیامان بیرکردنەوەمان چاندمان هونەرمان هەمووی ئەپارێزرێ ڕێ کتێبەوە کتێب داکۆکی کارە یعنی هەر میلەتێک ئەگەر نەخوێنێتەوە ناتوانین هۆشیار بێ میلەتێکی ناهۆشیاریش میلەتێک کە بێت کە تەواوی بنەماکان و ستراکچەرەکانی کەلتورەکانی دائەکەسێت و داخڕپێتەوە ڕۆژ بە ڕۆژ لە ناوچوونەچێ نەوەیە کە نەخوێنێتەوە نەوەیەکیان لێ دروستە بێت کە ئەتوانن داگیرکرد بیان توێنەوە گۆڕانکاریان بەسەرکەن نامۆیان کەم بخۆی ئەو نامۆیی کە ئێستاکە لە ناو کۆمەڵگەی کوردی و تاکی کوردیا دروست بووە نامۆیەکە گۆڕێتەوە بۆ ئەوەی کە کەلتوری خۆیان ناناسن نەناسینی کەلتوریش ئەوە دروستەکە تاکێکە بیت نامۆ بە کەلتورەکەت کە نامۆبی بە کەلتورت نامۆبی بە ذاتی دەرونی خۆت. نەتەوەی خوێندەوار نەتەوێکی هۆشیارە هەر نەتەوەیەک بیەوێ جێی خۆی لە شارستانێتی سەردەما و لە نێو نەتەوەکانی جیهانە بکاتەوە پێویستە بایەخ بە کللتور بدا خەتی کللتور با بڵین سەرچاوی کللتور کتێب و چاپەمەنیە بۆیە ئەگەر مەبەستمان بێ ئێمە نەتەوەکەمان لە نێو نەتەوەکانی جیهانە جێی شایستە بەخۆی بگرێ ئەبێ بایەخ بە خوێندنەوە بدەین خوێندنەوە خۆی سەرچاوی کللتورە گۆڕانکاریەکی باش لە کوردستانە دروست بۆ بەڕاستی لە ڕاپەڕینی 1992 بووە و ئەو ئازادی کە لە کوردستانە هاتوۆتە دی گۆڕانکاریەکی زۆری کللتوری بەدی هاتووە بەڵام هێشتا زۆرمان ماوە بەوەی کە بتوانین خوێندنەوە بکەین بە کللتور لەلای میلەتەکەمان چونکە هەر میلەتێک بە بڕوای من ئەگەر بخوێنێتەوە ئەگەر بایەخ بە کللتور بدا ئەم جۆرە میلەتە میلەتی هۆشیارە بن میلەتێکی کراوە دەبن میلەتێکی ئاستی مرۆڤایەتی ئاسی شارستانی ئاشتی ژیان دۆستی ئاسی ژینگە دۆستی لە هەموو ئاستەکانە ئەو میلەتە پێشکەوتوو دەبێت میلەتێکی خۆڕاگەرە بێ میلەتێکی تۆکما بێ میلەتێکە بێ باوەڕی بەخۆیە بێ میلەتێکە بێ گۆشەنیگایەکی دروستی بۆ ژیان و بۆ دەوروبەر دەبێت میلەتی نەخوێندەوار میلەتێکی شوێرە بەڕاستی میلەتێکە ڕاستیەکان نابینی ڕاستیەکانی لێ ئەشێوێ سەری لێ ئەشێوێ بەڵام کاتێکە میلەت خوێندەوارە کاتێکە بایەخ بە کللتورەدا بە دڵنیاییەوە ئەو میلەتە شوێنی شایستە بەخۆی لە کاروانی مرۆڤایەتیدا ئەگرێت. خۆی مرۆڤی خوێنەوار جاران یەکێکە خوێنەواری بواە ئەگە یەکێکتر خوێنەواری نەبووە ئەیگوت چۆر نابینایە ئینسانی نەخوێنەوار نابینایە بەڵام خوێندەوار هەرەوە نییەکەوا بزانێت بخوێنێتەوە بنووسێ خوێندەواری ڕاستەقینە ئەبێ بە دوای زانیاریە بگەڕێت چی فەیلسوفەیە لە زمانی کۆن و ئێستاکەشە هەمووی بە دوای ڕاستیەکانە گەڕاون ناتوانین بڵێن هیچ فەیلسوفێک گەیشت بێتە ڕاستیەکی ڕەها بەڵام هەموو کاتێک لە هەوڵدانان بۆیە کتێب ئەگەر بە دوای ڕاستیا بگەڕێی ڕەنگە ڕاستیت پێشان بدایان کار ئاسانی بۆ بکە بۆ گرتنەبەری ئەو ڕێگایە کە ئەدبا بەرەو ڕاستی چونشی کتێب هەم خۆتت پێناسێنێ هەم دنیات پێناسێنێ دنیات بۆ خڕەکاتەوە لە ناو چەند لاپەڕەیەکە ئەزمون و تاقینامەی سەنەها بیرمەند و شارەزا لە بوارەکانی مێژوو فەلسەفە زمان لە ناو چەند لاپەڕەیەکە هین چەنەها ساڵ بۆ کۆکاتەوە تۆ لە بەردەستایە بە کاتێکی کەم هەمووی وەرەگری و زانیاریە لە ناو مێشکتات جێبێتەوە ئەنجا لە تۆ وایەکەوە ئەو خوێندنەیەکەوە لە ناو کتێبێکە خوێندبوودا لەڕێی لەوانەیە دوایی لە بیرمچێتە نەخێر وا لێکە لە ناو دانیشتنی برادرانە لە ناو شوێنە گشتیەکانە کە قسە نوێرەی قسەکردن هاتە لای تۆ کە قسەت کرد خەڵکی جۆ لە قسەکان ڕاگرێ چونکی ئەوەی لە ناو مێشتا کۆبۆتەوە دووبارە تۆ بێ ینی ئیرادەی خۆت دێتەوە یادت قسەکانت شێوازی قسەکردن جیاوازە بێ لە خەڵکی تر بۆیە ئەگەر بێت و ئێمە بتوانین هەوڵ بدەین کەوا خوێندنەوەی کتێب یان گۆڤار یان ڕۆژنامە ببێتە کەلتور ئەو ملەتەی خوێنەواری زۆر بێ ئەو ملەتە قەت سەرشۆڕ نابێ ناکرێتە کۆیلە چونکی خوێنەواری جگە لەوەی هێزێک تەداتێ وا لێکە کەوا
ئاماژەم پێکرد خۆت بناسی کە خۆتە ناسی خودی خۆت بە هیچ شتێکی ئەم دنیاە نافرۆشی بە هیچ تەماحێکی ئەم دنیاە نافرۆشی چونکی تۆ خەرمانێک زانیاری لە ناو مێشتا کەڵەگە بووە لە ناو مێشکتا کاریگەری ئەکا لە ڕەفتارت. ئینسان بە بەردەوامی کتێب بخوێنێتەوە چکە کتێب هاوڕێکی گرنگی ئینسانە ڕەنگە ئێمە زۆر شت لە ڕێی خوێندنەوەی کتێبەوە فێر بووبین چی کتێبی مێژووی بێکە مێژووی گەلەکەمان و مێژووی دنیا لە ڕێی کتێبەوە ئەو هەموو سەرچاوە ئینسان توانێتی بگەێنێتە خۆی پێ دەوڵەمەندکە. بەڕاستی من وەکو خۆم وەکو مرۆڤێکی کورد و مۆزیسیان سەرەتا لە ڕێی شعرەوە لە ڕێی ئەدەبیاتەوە زۆر حەزم لە ئەدەبیات بوو هاتینە ناو دنیای کتێبەوە پاشان وەکو سپۆری ئێستا زیاتر کتێبە کەلتورەکان و ئەو کتێبانە ئەخوێنمەوە کە زیاتر لەسەر هونەری موزیک و ڕەسەنایەتی موزیک یا ڕەسەنایەتی هونەری گەلەکەمان لە ڕێی کتێبەکانەوە کە ئیتر ئەوەی کە کەوتە بەردەست بۆیە گرنگە دیسان هەم چی لەلایەنی کتێب خۆی و چی لایەنی ڕەسەنایەتی گرنگی پێ بدەین. لە ڕووی ڕەسەنایەتیەوە بەڕاستی زیندووکردنەوەی ئەو کەلتورەی کە هەمانە بە تایبەتی ئێمە کەلتوری دەنگبێژی و مەقامات و مۆسیقای کۆنی کوردی ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە هەڵبەتە لە کەلتورە گەلێ لایەنی تر هەیە ڕەنگە ئەوەش بە پێی پسپۆری مرۆڤەکان بتوانە هەر کەسە و لە ڕێگەی خۆیەوە ئەو ئەسپە تاو بدا و ئەو لایەنە زیندوو بکاتەوە. بۆیە بە پێویستی ئەزانین کەلتوری کوردی پشتگوێ نەخرێ بایەخی تەواوی پێ بدەین بە تایبەتی لە ڕێی شارەزاوی پسپۆریەوە هەر کەسە بتوانێت کاری تیا بکە ئەوە بایەخی گرنگی ئەبێت. بابەتی دووەم بابەتی پەروەردەییە. یەکێک لە چۆن لە خراپەکانی ئەم سیستەمی پەروەردەیە هەرچەنە لە جیلی ئێمەشا و جیلی ئێستا شابینم بابەتی لەبەرکردنە. لەبەرکردن هۆکارێکە بۆی کە مناڵەکان ئەو کتێبیان لەبەر چاو بکەوێ باشە. بەڵام ئەگەر لەبری لەبەرکردن تێگەیشتن بێ ئەمە واکە کە خۆشەویستیە دروست بێ. بابەتی سێمش کۆمەڵگایە کە کۆمەڵگایەکی هۆشیار بەڕاستی کۆمەڵگایەکی هۆشیار کۆمەڵگایەکی خوێنەر ئەو پێچوانەکە شێ ڕاستە کۆمەڵگایەکی خوێنەرە بێتە کۆمەڵگایەکی هۆشیار ئەوەی لە کۆمەڵگایە پێویستە بۆ نەبوونی کتێبخانەیە بوونی ناوەندە کللتوریەکانە لایەنی پەیوەندیدارە چۆن لەگەڵ ئەو بابەتە ڕێکەکەون. پرسیارێکی تر هەیە زۆر گرنگە سەبارەت بۆی کە ئەبینین کە بۆچی خوێندنەوە لە پاشە کشایە باشە. بابەتێکی خودناسی زۆر گرنگی لەسەر ئەو بابەتی خوێندنەوە بریتە لەوەی کە تۆ کاتێک تەرخانەکەی بۆ خۆت کاتێک تەرخانەکەی بۆ کاتێکی زۆرش باشە تۆ لەسەر کتێبێکای کاتژمێرە دوو کاتژمێر چەند کاتژمێرە قەناعەتەکەی بابەتی سۆشیال میدیا بە شێوەیە کاری کردوتە سەر ئەم خوێندنەوەیە کە ئێمە نەتوانین کاتژمێرێک لەسەر کتێبەکان بین. ئەو ڕیلەی کە تۆ لە تیکتۆک و لە ئینستاگرام بەردەوام ئەڕۆیتە سەرەوە ئەو ڕیلەی کە بە شێوەیەک دروست کراوە لە پێناو ڤیو و بینەری زیاتر کۆمەڵێک زانیاری زۆرت لە ماوەی 18-20 چرکەیاداتێ مێشکی تۆ نائاگایی تۆ بە شێوەیەک مێشکت ڕادێنێ کە ئیتر تۆ تااقەتت نمێنێ بەڕاستی کاتژمێرێک بە دوای وشەکانە بگەڕی تاکو پەیامێک وەرگری ئەتەوێ هەموو شتێک بە خێرایی بێ. ئەمە ڕنگدانەوەی هەیە نەک لەسەر خوێندنەوە لەسەر کۆمەڵگایە باشە یعنی کوڕێک ئەچێتە تااقەتی نییە گەنجێک تااقەتی نییە گوێ لە کەسێک بگرێت نیو کاتژمێر قسە بکە باشە تااقەتمان نییە بۆ نە ڤیددیۆیەک بێ نیو کاتژمێر بە ڤیددیۆیەکی پەروەردەی بێت تااقەتمان زوو بیتە پێشەوە بۆ ئەوی بگەینە کۆتایی. ئەمە ئەم سوۆشیال میدیا زۆر کاریگەری هەیە کە شتەکانی زۆر کورت کردوتەوە شتەکانی ینی چۆنەڵێ هەر هەمووی بە یەکجا زانیاری کرچ و کاڵن بێناوەڕۆکن هۆکارێکی سەرەکی هۆکاری تریش زۆرە بەڕاستی.
خۆم لەو کەسانەمە مانجێ کتێبە کە دەخوێنمەوە ئەگە زیاتر نەبێ من لەو کەسانەمە ڕۆژانە تەمەشای هەموو ڕۆژنامە عەرەبی کوردەکان دەکەم کە لە سایدەکان بڵاو دەکرێنەوە ئێستاش کتێب پیرۆزی خۆی هەیە کتێب جوانی خۆی هەیە کە لەسەر دەستدادەنێ دەیخوێنێەوە کە ماندوو دەبی چاودمانی دەبی کاغەزێک دادنێن بۆ جاری دوم بگەڕێەوە سەری ئێستاش خەڵک کتێبی خۆش دەوێت ئێستاش خەڵک هەمووشەی کتێب دەکاو لە کۆڕەکانی کتێب بەشداری دەبی بەڵام کە جاران کتێب زۆر خۆشەویست بووە لەبەرەوەی تیراژی کەم بووە لەبەری کتێب کەم چاپ دەکرامە لە هەفتاکان لە بیرمانە 2 مانگ جارە کتێبەی کوردی بڵاو نەدەبەوە کە بڵاویش بوو ناملکەیەکی بچوش چەند لاپەڕەیی بوو بەڵام ئێستا ڕۆژانە دەیان کتێبی کوردی بە قەبارەی هەزاران لاپەڕ بڵاو دەبێتەوە بۆیە ڕەنگە بەشی ئەو هەم خەڵکە نەکا بەڵام کتێب هەر پیرۆزە و هەر جوانە. خوێندنەوە ینی لە ژیانی تاک زۆر پێویستە زۆر جاران کتێبێک کە بۆ ڕێککەوتە کە بوویتە هۆی خاڵی وەرچەرخان لە ژیانی ئەو کەسەدا کە کتێبەکە دەخوێنتەوە ئێمە هەمەشە پاڵپشتی خوێندنەوە دەکەین لە بۆ گەنجان لە بۆ ئەوانەی گەورەترن مەرزنیە هەر گەنجبی لە بۆ منداڵان ینی هەمیشە لەگەڵ ئەوەدا بووینەکە کتێب بخوێندنەوە چونکە کتێب خوێندنەوە ئەوە وەکو گوتمان لەوانی ببتە خاڵی وەرچەرخان لە ژیانی کتێب خوێندنەوە ئاسۆی بیرکردنەوەی فراوان دەکاتەوە کتێب خوێندنەوە کەسایەتی بەرز دەکاتەوە کەسایەتی بەهێز دەکات وای لێ دەکات بزانی لە ژیان چی دەوێ ئامانجی هەبی لە ژیان کتێب خوێندنەوە بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی هەستەکەم بەهرەچیان تێدا هەیە و نووسرن و دەیانەوێ بنووسن ئەوە بەهرە بە تەنیا بەس نییە بەهرە لەوانەیە سەتادەی کاری نووسین بی ئەوی دیکە دەکەویتە سەر دوو خاڵی دی یەک خوێندنەوە دەبیتە کەرستەی نووسین چونکە ئەو ئەگەر نەخوێنتەوە باگراوندێکی معرفی نەبی زانیاری نەبی چۆن بتوانی ئەوەی کە دەیەوێ و لە ناخ و دڵیدایە بتوانی تەوزیفی کە لە ڕێی نووسینەوە. ئێوە وەکو یەک لەو کەناڵانێک کە هەمیشە ئامادەن مناقەشەی کۆڕەکان ئەلێرەوە دەست پێ دەکات کە ئێمە زووتر کتێبەکە دەدێنێت چەند کەسێک لە خەڵکی جیاواز بۆ ئەوەی کتێبەکە بخوێنەوە سنگانی بۆ بکەن هەمیشەش ژمارە و کەسانی کە بەشداری دەکەن لە دەکەس زیاترن ناچاری کاتەکانی قسەکردنیان کەم بکەینەوە بەڵە کەلتوری خوێندنەوە ئێرەیەکێک لە هۆکارەکانی زیادکردنی خوێندنەرە بەوەی کە هەم کتێب دەبەخشین هەمیش ینی ئەگەر خەڵکێک لە کۆڕژ نەبێتن پێویستی بە کتێب بێ ئەمە درێغی ناکەین و کتێبیان دەدەین. لە مناڵیەوە برایەکەم فازڵ عەبدوڵڵا سوڵتان کە شاعیرە مسەقەفەکی گەورە بوو لە هەولێر کتێبی پێناساندم و کتێبم خوێندەوە لە زۆر زوو ینی مناڵیەکی زوو لە دوایش لە کاتی متەوەسطە و ئەدادیە کتێبێکی زۆرم خوێندەوە پاش لە کاتی کولیەش کتێبم خوێندەوە و بەرهەمیشم هەبوو لە جامعەی مووسڵ کە تەقدیمم کرد و هەتا قسەی قەسیرەم نووسی چیرۆکی کورد بە ناوی اختیار ڕاست جایزەی بردەوە پاشەوی دەرچووم و بەس بەردەوام بووم لە خوێندنەوە زۆر زەروریە تۆ ئەگەر ئەدەواتت نەبی خوێندنەوە ناتوانانی شتێک بنووسی کە حتا بەرهەمی شعریشت هەبێ بتوانی بنووسی ئەو تاڵنتەشت هەبی بەس ئەگەر خوێندنەوە نەبی تۆ ناتوانانی تعبیری پێ بکەی ناتوانانی شتەکەی بینێ دەرەوە. من پێم وایە خوێندنەوە خۆراکی ڕۆحە هەر میلەتێک نەخوێنتەوە یان خوێندەواری نەبی لەوانەیە نەقسەی گەورە هەبی ڕاستەمە لە کوردستان ساڵانی ڕابردوو کتێبی باشمان کەم بوو یان نەمان بینی بوو یان ئەوتە دەستگا ڕۆشنبیرەکان کەمتر گرنگیان بە کتێب دەدا بەڵام فترەی ئاخیری بە ساڵانەی دوایی لێشاوێکی زۆر چاپکردنی کتێب هەیە
بە تایبەتی لە کوردستان لەو دوسێ شارەی هەفتانە یان ڕۆژانە کتێب چاپەکرێ. کافتریا و قاوەخانێک زار زۆرە، لە زیاتی ئەوەندە گرنگی بە نێرگەلە و بە چای و قاوە دەدرێ، گرنگی بە کتێبخانەش بدرێ. پێم وایە ئەگەر وەکو بڕیارەکە وەکو ڕێنماییەک بدرێتە هەموو قاوەخانە و کافتریاکان مەرجیان بۆ دابنێت کە کتێبخانە هەبی. بۆی ئەگەر کەسێک دەستە قاوەخانەیەک هیچ قاوەخانێک بێ کتێبخانە نەبی. بە شێوەیەکی زۆر بەرفراوان ئەوەی دەبینم خۆشببختانە کە بایەخ بە کتێب خوێندنەوە دەدرێت لە قوتابخانەکانیش بینیتم کە قوتابیان تەشجیع دەکرێن لە بۆ خوێندنەوە. زۆرجار لە کۆمەڵک پێشبڕچێکی شعری بەشداریمان کردیە، منداڵەکان زۆر گوێرانە شعریان خوێندیتەوە. ئەوەش مانای ئەوەیە کە خەڵک خەمخۆر هەیە لە بۆ بە کولتورکردنی خوێندنەوە. کتێبی زۆر و بۆر زۆر شتێکی خراپە، چونکە لە زۆر جار هەبووە تەرویج کرا لە بۆ کتێبی خراپ. ئەمنی شتێکەتیمە کتێبم خوێندیتەوە بۆ ڕادەی نەبووە کە ئەو ڕکلامە گەورەی لە بۆ کرایە. زۆربەی ئێستا کتێبەکان خەڵک کە دەی خوێنتەوە کتێبی با بڵێن تەنمیە بەشەریە، ئەو گەشە پێدانی مرۆیانێک کە هەیە. خوێندنەوە یەک لەو سەرچاوانەیە کە دەتوانین ئێمە ئەو ئەبدەیتە ئەو زانیارانەی لامانە زیاتری بکەین و بۆ پێشکەوتنی خۆمان شخصی، بۆ پێشکەوتنی خێزانەکانمان، بۆ پێشکەوتنی کۆمەڵەکەمان پێویستمان بەوە هەیە کە بەردەوام لە خوێندنەوەی بەردەوام بین و لە خۆ فێربوون بین. یەک لەو سەر ڕێگایانە کتێبە. تەواانە کتێب ئێستا کە لە کوردستانەوەی دڵخۆشیە کە زۆر چاپ دەکرێت، زۆریش بڵاو دەکرێتەوە، بەڵام چەند عیبێکی هەیە لەوانێ ژماری کتێب کەم بێ و دەستگا ڕاگەیاندنەکانی زۆر بە گشتی گرنگی نادەنە زۆر کتێبەکان. بەنەوەش هەیە بەرنامەی تایبەت نییە بە کتێب، کە بەرنامەی تایبەت نییە بە ناساندنی کتێب، ناساندنی نووسەران. ئەوە هیوادارم دەستگاکان ڕاگەیاندن و ڕوو لە ئێوەش دەکەم چەندە بەشش ئیشی لەسەر دەکرێت، بەڵام زیاتر بکرێت. لەوە دەتوانین ئێمە تاوان نەکرد کتێبی ئێستا کە باز دەکەن زۆر جار کتێبی ڕێزمان یان کتێبی ئەدەبی باز دەکرێت، کتێبی زانستی، ئەو کتێبانی کە میلەت بەرەو پێش دەبە، ئەوانش هەموو دەبی کار لەسەر بکەین، بیخوێنینەوە زیاتر بە زمانی کوردی بیخوێنینەوە بۆ ئەوی پێشکەوتن لە کۆمەلگای کوردی بەرزی بەهێزتر بێ. تاکەکانی کۆمەلگا بە گشتی پێویستیان بە هۆشیاریە، واتە تێنووی هۆشیارین. لەو کۆمەلگایەدا کە تێنووی هۆشیاری بی گرنگیدان بە کتێب دەکرێت بڵێن سەرەکیترین خاڵە و گرنگی پێ بدرێت لە بۆ ئەوەی کە بەڕاستی هۆشیاری بڵاو بێتەوە بۆ ناو هەموو ئەو تاکانەی کە بەڕاستی تێنووی هۆشیارین و لە هۆشیاری دوورن. لەو بابەتەشدا ئێمە چەندان ناوەندی کتێبخانەمان هەیە و جێگای دەستخۆشینە کە ساڵانە پێشانگای لەو زۆرە دەکەنەوە ڕێگا خۆشکەرە لە بۆەوەی بەڕاستی هەم خوێنەری تازە دروست بکەن و هەم خوێنەرە دێرینەکان گرنجیان پێ بدەن بۆ ئەوی بەردەوام بن. لەو قالبەدا دەمێنینەوە کە بەڕاستی گرنجیدان بە کتێب وا دەکات کۆمەلگایکی هۆشیارتر تەندروستتر بنیاد دوندرێت. هەر کتێبێک کە دەیخوێنیەوە پێویستە بە دوای سوودەکەیدا بگەڕێ، ئەوجا بچێ قالبی چێش. خوێندنەوە بەڕاستی بەلای منەوە زۆر گرینگە، وەکو چۆن ئینسان پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە، ئەوەش پێویستی بە خوێندنەوە هەیە، چکە هەتاوەکو نەخوێنینەوە فێر نابین، تێناگەین. خوێندنەوە زۆر ضرورە، بە تایبەتی لە کۆمەڵگای ئێستادا گەنجەکانمان تۆزێک
کراوەنە ئەگەر هاتوو پێشانگایەکی لەو شێوازش ئەنجامدانی پێشانگایەکی لەو شێوازش بەڕاستی بەڕای منەوە شتێکی زۆر گرنگ و پێویستە بە تایبەتی کاتێک کە داشکاندنی لەو شێوازە دەکرێتن ئەوە زیاتر سەرنجی خوێنەرەکان ڕادەچێشیت و وایان لێ دەکاتن گرنگی بە خوێندنەوە بدەن لە ئێستادا دەبینم کە نووسری کوردی خۆمان زۆر بەرچاو بۆ زۆر بڵاو بوویتەوە بەڵام ئەوەندەی وەکو خۆم ڕاستەکەی ئەوەندی کە گرنگی بە وەرگێڕان دەدرێ ئەوەندە گرنگی بە بەرهەمە کوردەکانی خۆمان نادرێ ئەوەش خەتای خوێنەری خۆمان نییە خەتای دەستگای چاپ و بڵاوکردنەوەیەکە ئەوەندەی کە بەرهەمی وەرجێڕان چاپ دەکا ئەوەندە گرنگی بەوە نادا کە بەرهەمی خۆماڵی چاپکە. خوێندن شتێکی باشە وەرزشێکی مێشتیە ئەجە ئێستاکە ئێمە بەشی زۆری لەوەتی برین ئەو خوێندنی ئەلکترۆنیە پێیا بووە بەشی زۆری خەڵکەکە دەرێ کتێبی ناکڕم لەبەر ئەوەی پارەی زۆر تێدەچی بەڵام بۆنی کتێبی نەوە ئەچیتکەیە خۆشێک و تامەکی تایبەتی هەیە کتێب خوێندنەوە ئەمن هەتاکو ئێستاکە بڵێن کتێبی ئەلکترۆنی من نەخوێندیتەوە بەس احتیمان زیاتر بە کتێب دەدەم کتێبی دەکڕم زیاتر خۆشەویستتر لای من چۆن دەڵێ ماڵێکە وەکو قەبرستان وایە ئەگە کتێبخانەی تێدا نەبی ئەوە پەروەردەی مشت پێ دەکرێتن خوێندن یعنی لەوانەیە بنین هیچ شتێک نازانین دەربارەی هیچ شتێک بەڵام ئەگە کتێبک بخوێنیەوە زیاتر تێدەگەی لەبارەی چ کتێبە کتێبی مەسەلەن لەبارەی فەلسەفەیە لەبارەی ئەدەبی مەسەلەن لەبارەی مێژووە دەزانی مێژووەکە چۆنە یا ئەدەبەکە چۆنە ئەدەبی جیهانی چۆنە دەتوێت لەو حالەتەی دەچێت ناو بابەتی برین بابەتەکە بە قوڵایی دەتوانی برێن زانیارێکی گشتی تەبی لەسەر هەموو ئەو شتانی کە دەتەوێت تۆڕۆ. بێگومان کتێب جیهانیش تایبەتە و دەبێت هۆکارە لە بۆ زیاترکردنی ڕۆشنبیری و هەروەها زیادکردن لە بوارە فکرە زیاتیەکاندا لە دنیای ئێستای ئەمڕۆدا لە پێشکەوتنی تەکنۆلۆژیادا بوویتە هۆی ئەوەی کە یعنی زوو ئینسان دەستی بکاتن بە هۆکارەکانی زانیاری و فکر و معریفە بەڵام دەتوانین بڵین تەکنۆلۆژیا نەیتوانە وا بکە جێگای کتێبی وەرەقی کتێبی کاغەز لێژ بکاتن جیهانی کتێب کاریگەری خۆی هەرمایە و بە سەرچاوێکی هەرێک گرنگدا دەدرێت لە بۆ بەدەستهێنانی زانیاری و معریفە. کە خەڵک لە سوشال میدیا بێزار بە ینی واقعی قسە بکەین عقل نەبی خەڵکە مدمین بۆ لەگە مۆبایلی بەڵام بەشێکی زۆریشی بێتاقەت بۆ لە بابەتەی دایک و باوکەکان ڕۆژانە هاموو شوێ ئێمە دەکەن لە کتێبخانە ینی داوا دەکەن کە کتێبێکی باش کە بۆ یەکەمین جار بۆ مناڵەکانیان پێشنیار بکەن کە ئەو کتێبانە بخوێننەوە لەبەرەوەی حەز ناکەنەوەدا سەرقاڵی سوشال میدیای بن. ئیترەوە پێم وایە شتێکی زۆر باش دەبی هەم ڕنگدانەوەیکی باش دەبی لەسەر ئەو کەسایەتیە بۆ ناسینی خۆی بۆ ناسینی دەوروبەرەکەی و بۆ ئاستی خوێندنی و بۆ ئاستی خۆشی کە بتانی خۆی بەرەو پێش ببە. لۆی پێم وایە بە کولتورکردنی خوێندنەوە هەرتەنیا بە ئێمە ناکرێت وەکو کتێبخانە و بە پێشەنگە دەبی لە قوتابخانەکانەوە دەستی پێ بکەین دەبی لە باخچی ساوایان دەستی پێ بکەین دەبی لە ماڵەوە دەستی پێ بکەین هاندان چۆن بۆ کۆمەڵک شت هەیە ئێمەهانی کۆمەڵک شت دەدەین بۆ منداڵەکانمان ئیتر با لەو لایەنەش دەست پێ بکەین.
وەکو کارمەدێکی کتێبخانە هەمیشە ڕۆژانە ئەو خوێندنگایانە یاخود و خوێنەرانی کە سەردانمانەکەن خوێندنگاکانیان لێرە ڕێنمایانێنێ لەگەڵ ئەوە ڕێنمایی ئەویان ئێمە ینی کە بن بە هاوڕێی هەمیشەیی کتێب زۆر بەسوودە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ببوونی ئەم تەکنەلۆجیایەوە خەڵک لە کتێب زۆر دوورکەوتۆتەوە بەڵام لەگەڵەوە هانیانەیەن کەیان خوێندکارەکانی ژیاخود کە بەحسیانەیە ئەڵین تەنها بۆ بەحسەکانتان مەبن بەردەوام بن هەمیشە هانی گەنجانین ئەمانەیە بکرێ بە کولتوریە چۆن لە وڵاتان مەسەن ئەچیتە ناو پاسێ شەمەندە بفەرێکەوە ها کاتەکەیان بە خوێندنەوەی کتێبێکەوە بەسەرە بن لێرەش منیش دەتوانم بە گەنجان ئەڵێم هەمیشاڵێ مەچنە کافەیەک یا قاوەخانەیەک ئەگەر کوپێ قاوە بخۆنەوە کاتەکەتان بە خوێندنەوەی کتێبێکەوە بەسەربەرن زۆر بەسوودە من و خۆشم وەکۆی کە هەمیشە چالاکی و ویستیڤاڵەکان هەم خۆشم ئێستا چالاکیەکان ئەنجامێم و هەمیش خانمەکی دەزڕنگین تایە بەشدارم لەوەشە زۆر جار یعنی هەر بیرم کردەوە سپاس بخوا سەرکەوتو بە ئێستا چەند خانمێک خۆیان هەر کتێب فرۆشن ئەوشم هێناوەتە پێشانگاکانەوە کتێب و یاری فکری بۆ ئەوەی ینی خوێنەری کتێب زۆر بێ لەم ڕۆژەیە. مرۆڤ بتوانێت بخوێنێتەوە بیر و هۆشی فراوانترە بێت و هەوڵ بدرێت کە عنی مرۆڤەکان بتوانن زوو سەردانی کتێبخانەکان کەم بۆ خوێندنەوەی خۆیان ئیتر من ئەوە ئەڵێم دایمە بێت تۆ لە ماڵەکەی خۆتەوە دەست پێ بکەیت مناڵەکانت بە کتێب خوێنەوە لە مناڵی و تۆ کتێبیان بۆ بخوێنیتەوەی کە گەشتە تەمەنێک کە خۆیان بتوانن بخوێنەوە داوای کتێبە لێ بکەن بیخوێنەوە چۆنڵی کولتوری خوێندنەوە بەرەو پێش بچێت تۆ بێ لە ماڵەکەی خۆتۆ دەست پێکەی اینجا بچیتە قوتابخانەکان و بڵێن زانکۆ و پەیمانگاکان بەس بەداخەوە ئێستا خوێندنەوە زۆر بەرەو دوا ڕۆشتووە تر بەهۆی ئەم تەکنۆلۆژیایەوە نازانین جاران خوێنەری کتێب زۆر بوو بەڵام ئێستا زۆر بە دوا ڕۆشتووە هیوادارم ئەوانی کە خوێنەری کتێبن زوو سەردانی کتێبخانەکان کەن تۆزێک کتێبخانەکانەوە بۆ قەڵەو ئاڵختر بکەن ئێمە وەکو خۆمان لە پێشوازی زۆر خوێنەران یعنی هەتا خوێنەرێگە بۆ لامان هەتا کتێبێک ئەنی بەبێ کتێب ناهێڵین بڕاتەوە ماڵەوە ئەبێ هەر ئەبێ کتێبێکی بۆ بدۆزینەوە بیخوێنێتەوە. هەمومان گرنگی پێبین بۆ منەوەکو کتێب من خۆم دەرچووی بەشی کتێبخانە و زانیارەکانم ئێستاش لە کتێبخانی گشتی هەر لە بواری کتێبا کارەکەم و ئەو خوێنکارانەی لە قۆناغی سەرەتایەوە تا گاتە زانکۆ سەردانەکان کاتێکێنە بەشەکەمان قسە ئەکەین وان لێکین کە کتێبیان خۆش بێ و زیاتر هەوڵ بن گرنگی بە کتێب بن چکە سوودی هەیە بۆ هەموو ژیانمانانی سوودی هەیە بۆ منە کاتێککە من سەردانی شوێنێکەکەم قاوەخانەیە بێ شوێنێک بێ کاتێککە تۆ ئەچیتە ئەو بەشۆبینی بەشێک لە کتێبی تایە سرنج ڕاکێشێ حەزەکەی بزانانی ئەو بابەتە باس لە چی ئەکا کتێب بۆ هەموو کەس بەسوودە بۆ شێوازی قسەکردن و مامەڵی ژیانیش نەکو تەنها هەر خوێندنەوە زۆر جارش ئێمە لەم کۆمەڵگەی ئێمە ئێستا زۆر خەڵک زۆر تااقەتی خوێندنەوەی نەماوە بەڵام ئێمە ئەبێ هەوڵ بین وان لێ بکەین بێن و ناو بواری کتێب و خوێندنەوە ئەمیش لە ڕێگاوی کە لایەن خۆشەویستکەین. شۆرانێ تەکنۆلۆژیاش تۆزێ ئاسانکاریەکی بێت لە بەری تۆتوانی لە ڕێگەی زۆر پیجەکانەوە لە ڕێگەی PDF-ەوە کتێبێک بتوانی بخوێنیتەوە بەڕاستی منۆکو خۆمۆنیە کتێبمان خوێندۆتەوە بەڵام ئێستا لە بەرەوەی مەشغولیاتی ماڵ و مناڵی وردیشم هەیە بەزێک کەمترم کردوتەوە ناتوانم بەڕاستی بەڵام پێشووتر ئەمتوانی عنی زۆر کتێب بەخوێنەوە بە زیاتر لە ڕێگەی PDF-ەوە ئەوی لە ڕێی مناڵی بچووکم هەبووە بۆی ئەو کتێبانەوە نییە بەردەستیان نەکەوێت و شتێکی لێ بکەن. بەڕاستەکەی بەداخەوە ئێستا زۆر گرنگی پێنایرێ ئیتر خۆشتان نەزانن هۆکەیە گەڕێتەوە سەرچی ئێستا زۆر کەس کێشەی هەیە مەعاشە موشکیلەیە بەڕاستی خوێنەر کەم بۆ تەوانێ وەکو جاران نەماوە. تا چەندە گرنگی بە کللتوری خوێندنەوە بدرێت؟ ڕاستەکەی زۆر گرنگات بۆ یەکێ لەوانە خۆم هەر لە مناڵێ و مناڵەکانم فێر کردووە خۆم هەر لە کتێبخانە بووم لەگەڵ خۆمە ئەمهێنان بۆ ئەوەی هۆگری کتێب بن و حەزی لێ بکەن
شەوانە یعنی چیرۆکم بۆ ئەجێڕانەوە فێرم ئەکردن وا بکەن وەرەقە و قەڵەمم ئەیانێ هەر ئاوە بەڕسم و بەشێوە بەڕسم بۆ مەکردن بۆ ئەوەی حەزی لێ بکەن یعنی خولیای بێستا من خۆم یەکێکیان لە مناڵەکانم دەستی ڕسمی هەیە و ئیستاش کچە گەورەکەم کتێبی بۆ ئەبەمەوە بچووکەکەشم بە هەمانش یعنی هەمویان حەزیان لێ زۆر خولیان وای لێ هاتۆ کتێبخانێکی قنجیلانی دروست کردو بۆ مناڵەکانی خۆشی. دەمێکە بڵین کتێبی نەخوێندەوە کاتێک کە ئەیخوێنتۆلانە هیلاکی کاکە نەتوانێت ئەو کتێبە لە مدێکی کەماتەوای بکە جاربیالانە دوو لاپەڕە بخوێنێتەوە بێزار بێلێ بەڵام ئەگەر بەردەوام بە هەوڵ بیت لای خۆشەویستکەی ئەوش زیاتر حەزەکە ینی بخوێنێتەوانێ. بەڕای من خوێندنەوە یەکێکە لە لایەن و پێویستی هەرە سەرەکیەکانی کۆمەلگا پێویستە ئەم لانە ئەم کللتورە لە خێزانەکانەوە سەرتا لە مناڵەکانمانەوە زیندوو بکرێتەوە بەردەستە بکرێت چونکە بیرمانەچێت لە ڕابردووە ئەو کللتورە لە ناو کۆمەلگای کوردیە زۆر بەرفراوان بە شێوەیەکی زۆر باش هەبوو و گرنگی پێدراوە لەبەر ئەوە پێویستە لە خێزانەکان و ئێمە لە بری ئەو ئامێرانی کە دەخێنە بەردەست مناڵەکانمان چەند کتێبێکیان بخێنە بەردەستیان کتێبخانەیەک لە ژووری نووسنەکانیانە لە ژوورەکانی خۆیانە هەبێ بۆی سەرنجیان ڕاکێشین یان وان لێ بکەین کە پابەت من بخوێنەوە جگە لەوە لە خوێندنگاکانە لە خوێندنگا بنەڕەتی و ئامادەی و ناوەندیەکانیشە ئەم کللتورە گرنگی پێ بدرێ لە ئێستا بە خۆشحاڵیەوە کە لە زۆربەی قوتابخانەکان کتێبخانە هەیە و لە زانکۆ پەیمانکان کە هەر ینی ئەمە شتێکی زۆر ناتەبیە ئەگەر نەبێ ئەم کتێبخانان لەبەر ئەوە لە زانکۆ پەیمانکانی ئێستا گرنگی پێدراوە بە خۆشحاڵیەوە ئێستا لە سلێمانیە کتێبخانەی گشتی سلێمانی هەموو جۆرە کتێب و هەموو پێداویستێکی لە ڕووی خوێندنەوە تێدایە بەخۆش لە هەمان کاتە بە خۆشحاڵیشەوە ڕێژێکی زۆر لە خوێنەران سەردانی ئێرەی کردووە بەڵام ئێمە پێویستە بەهۆی کۆڕ و چالاکی و سیمینارەوە بە تایبەتی لە نێو کتێبخانەکانەوە سەرنجی خوێنەر ڕاکێشین بۆی بێ بۆ نێو کتێبخانە بۆ بیکەین بە هاوڕێی کتێب وا بکەین کە هاوڕێ کتێب هاوڕێتی لەگەڵ کتێبە زۆرترین ئیحتیمام و زۆرترین گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی خوێنەر بتوانێت لەم ڕێگایەوە خۆی ڕۆشن بیرکە و بتوانێت کە ئەو کتێب بکاتە پێویستێکی سەرەکی خۆی لەپاڵ هەموو پێداویستەکانی تر. کەسێک بێت کە لە ماڵۆ کتێبخانێتەوە هەروە بێت بۆ کتێبخانە فەرقێکی زۆری هەیە چکە توکەی بۆ کتێبخانە ئەیتە نێو کەشی کتێبخانەوە کە کتێبەکانە بینی دڵە پێکرێتەوە بەڵام ئەگەر تۆ بێت لە ماڵۆ کتێبخوێنیتەوە ئەو ئارەزۆت بۆی نابێت وەگەر بە تایبەتی موبایل بخوێنیتەوە ئارەزەکە زۆر دەکەم. وەڵا بە تەکید لە ئێستا گرنگە چکە ئەو خوێندنەوانی کە لە کتێبە هەیە ڕەنگە لە ئامێرە ئەلکترۆنەکانە تۆ دەستن نەکەوێت زۆر جار کتێب هەیە کە ئەوەنە کۆنا حەز ئەەکەی بیخوێنیتەوانێ بابەتەکانی ئەوەرەن گرنگە چەندێک لە ئامێرە ئەلکترۆنەکان سیرکی ئەو چێژە نابینی کە لەو کتێبە تۆ ئەتوانی چێژی لێ بینی و بیخوێنیتەوانێ ڕەنگە زانیاریەکانیشی بە شێوازێک بێت وەک ئەوە نیە کە دەست بکەوێت لە ئامێرە ئەلکترۆنەکان تۆ دانیشی بیخوێنیتەوانێ و هەم چاویشت هیلاک ئەکا هەم مێشکت هیلاک ئەکات کە ئەو ئامێرە بەدەستەوەیە بەڵام کە کتێبەکەت بەدەستەوە تۆ چێژێکی تری هەیە تایبەتمەندیەکی تری هەیە بیخوێنیتەوە اینجا هەر کات بتەوێت ئەو کتێبە لە ماڵە هەت بێت تۆ ئەتوانی بگەڕیتەوە سەری بەڕام ڕەنگە ئامێرە ئەلکترۆنەکە بۆ شێوازە نەبێت تۆ بتانی چ کاتێ پێویست بۆ دێڕێکی بوو یا پێویست بۆ پەڕەیەکی بوو بتانی بە ئاسانترین شێوە بتانی بیخوێنیتەوە و چێژی لێ ببینی. بەڕێستان تا چەندە خوێنەری کتێبن و چ ناونیشانێکیش زیاتر هەڵەبژێرن بۆ خوێندنەوەی کتێب؟ بەنسبەت خۆمانێ من خوێنەری کتێبم و چکە لەم بەشەشە لە بەتایبەتی لە ناو کتێبخانە کە چەندین ساڵە لە کتێبخانە کار ئەەکەم و فترێکی زۆریشە لەم بەشا ئیش ئەەکەم وەکو لێپرساوێکی ئەم بەشەم زۆرترین کتێبەکانی کەێتە ئێرە من زۆرینیان ئەخوێنمەوانێ چکە تاواکو نتوانی بابەتەکان بخوێنیتەوە ناتوانانی تۆش بارێ بی بۆ بابەتی جیایکیتەوانێ و هەموو کتێبەکانش ئەوەی کە زیاتر سەرنجم ڕائکێشە خوێنەریم بابەتی کۆمەڵایەتی زانستە کۆمەڵایەتەکان زۆر ئەخوێنمەوانێ بابەتە دەرونیەکان ئەخوێنمەوە بابەتی مێژووی بابەتە ئەدەبیەکانیشم حەز لێیە بەڵام بە زۆری ڕۆمانەکانم زۆر حەز لێ ئەیخوێنمەوانێ ئیتر ڕۆمانی تەرجەمەکرا و زیاترینی سەرنجم ڕاکێشە ئەخوێنمەوانێ.
لە ئەزمموی خۆمەوە کە زۆرینەی کتێبێکی زۆر دەخوێنمەوە و هەروە نووسری وتارم و لە ویکیپیدیا و هەروە کاری وەرگێڕانەکەم بەڕای خۆم خوێنەوە زۆر سوودی هەیە بۆی باشترکردنی زمانەکەمان بە تایبەتی زمانی کوردی چکە بەجددی ئێستا هەنێک کەسان کە ناتوانن بە شازێکی کوردێکی پارا و قسە بکەم بۆیەوەی کە کتێب ناخوێنەوە بۆی ئەگەر هەڵسم دەستکەم بە خوێندنەوەی کتێبی کوردی ئەوە بە تایبەتی کوردی سۆرانی ئەوە ئەزمونێکی زۆر باشە لە ڕێی زمانیانە پێ بناغی بێزبوونی ینی کەسەکان کە خوێندنەوە بناغی بێزبوونیانە و هەر شتەکەم کە خوێندنەوە زیاترە بێ ترسی کەوتن و هەنگاونانت کەمتر ئەبێت کاتێک کتابێکی خوێنیتەوە تەنها وشەکان نییە ئەو شانەوات لێکە کاری ڕاست و هەڵە لێ جیا بکەیتەوە تا خوێندنەوە زیاتر بێ کاریگەری لەسەر بیرکردنەوە و هەنگاونان و هەموو تەنان ڕفتارەکان و ئەتەکێت و هەموو شتێکت دەبێت. خوێندنەوە بۆ خۆی گرنگی هەیە یعنی ئینسان لە ڕێی خوێندنەوە ئاسۆی بیرکردنەوەی فراوانە بێ بەداخەوە ئێستا ئەم بابەتە ینی ڕووی لە کەمیە خوێنەرەکان کەمن ئەویش پەیوەندی بەوە هەیە ینی ژیلی ئێستا بەقەت ئەوەی ڕاهێنانی لەسەر ئایپاد و لەسەر تابلێت و لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەکردووە ئەوەنە ڕاهێنانی نییە لەسەر خوێندنەوەی کتێب بە وەرەقا ینی بۆ ژیلی ئێمە ینی من ئەگەر کتێبێک لەو کۆمپیوتەرەکەشما بێ هەر حەزەکەم بە وەرەقی بخوێنمەوە هەم وەرەقی بۆ من تام و چێژێکی تایبەتی هەیە. ناڵم زۆر باش بەڵام تا حەدی ئەخوێنمەوە بێتە بەردەستم یا مەجالێکم هەبێ حەزی خوێندنەوەم هەیە بابەتی ڕۆمان زانیاری و زیاتر بابەتی فێربوونی زمان ئینگلیزیەکان. ڕێگا هەیە یەکەم ڕێگاتۆین لە ڕێگەی خوێندنگاکانەوەوانە کە مامۆستاکان هەنی قوتابیەکان بە زیاتر کتێب خوێنەوە یان مامۆستا کە دەرزێکی شاغری هەیە ئەتوانێت بۆ پڕێگاتەوەوانە چوم لە مەکتەبەکان شە کتێبخانە هەیە ئەتوانێت پێیان بڵێ بۆ نەکتێبێ بخوێنەوە بۆم باسکەنەوەوانێ یان لە جامعەکانە یانەوەتانێک کە خۆمان ڕۆژانە ئێستاکە بە خۆشحاڵی و وەکو دیکۆر و وەکو جوانی و سەرنجی خەڵک ڕاکێشەکە لە کافەکانە هەیە لە ماڵەکانە بەرچاو ئەکەوێ هەم کەشێکی جوانە هەم سەرنج ڕائکێشەیە یان خۆمان لە ماڵەکانە ئەتوانین ئەوە دروست بکەین هەر کتێبی دڵخوازی خۆمان هەیە ئەتوانین بەکاری بێنین و هەم دیکۆری ماڵەکەی پێجوانکەی هەم کاتی فەراخی خۆمان کە هەمانە لە خوێنەوەی کتێبەکە کە سوودمان پێ بگەێنێ ئەتوانین ئەوە بکەین لە جاتی شتێکی تر ئەوە جێگرەوە بێ ئێستاکەش خۆشببختانە هەیە و زۆریشە چون یەکەم ئێستاکە عنی کە لە سوۆشیال میدیا ئەیبینین لەمانە خەڵکمان بەرچاوەکەوێ گرنگی زۆری پێ ئەدرێ کتێبەکان بابەتەکان ئێستا کە سپاس بخوا بابەتی زۆر جوان هەیە نووسری زۆر باش هەیە. الحەمدولیلا لە خوێندنەوەیە باشم ئەتوانم بڵێم سوودم لە کتێبەکانی کتێبخانی گشتی بینیوە زیاتر بۆ بەحسەکەم بەکارمێناوە زیاتر گرنگی بەلایەنی بەشی ئەدەبێم شیعرەکان و خوێندنە و ژیاننامە و ئەو شتانە و ئەتوانم بڵێم لە ئێستا کۆمەڵگەی کوردەواری ئاها خەریکە وردە گرنگی بە لایەنی کتێب خوێندنەوە ئەیات لە هەموو بەشەکانە بەڵام زیاتر بەڕای من بەشی ئەدەبە کە هەمومان گومانی تیانە حەزمە لە خوێنەوەی کتێبی بەشی ئەدەبە لەگەڵ ئەوەشە ئەتوانم بڵێم خۆم بەحسەکەم لە بەشی ئەدەبەیە و زیاتر خوێنەوە لە بەشی ئەدەبا ئەەکەم لایەنی شعر و ئیتر سەرەتا خوێنەوەم لەو بەشانەیە کردووە ینی خوێندومەتەوە کتێبانە کە دەرباری بەشی بەحسەکەم بێت سوودم لێی بینیوە الحەمدولیلا ئیشەڵڵا بەردەوامە بین. خێربن سەرچاو وڵایی زۆر گرنگە هەموو کەسێک لە ئێمە خۆمان بەوە ڕابێنین کە
بەرەو ڕۆشنبیر چون بچین گرنگی بە خوێندنەوە بکەین چونکە هەر کەسێکە ئەخوێنێتەوە کەسێکی کە ئەکا بە هاوڕێی خۆی لە زمانی هەر وڵاتێک ئەخوێنیتەوە شارەزاییت بە وڵاتە زیابێ گرنگی زۆری هەیە کتێبخانەی ئێمەش لە هەموو ڕوویەکەوە دەوڵەمەنە لەخوا بە زیابێت خوێنەرمان هەیە سەرچاوی زۆر باشمان هەیە لە بوارەکانی عەرەبی لە سەرچاوی کوردیمان هەیە سەرچاوی فارسیمان هەیە سەرچاوی ئینگلیزیمان هەیە بەشێکمان هەیە کە ئەو کەسانی کە لە ژیانان خۆیان کتێبخانەکانیان پێشکەشمان ئەکەن یاخود ئەو کەسانی کە کۆچیان کردووە کە سوکارەکانیان ئەو مەکتەبە گرنگانەی ئەوان کە هەیەە و چەندها ساڵە بنیادیانناوە پێشکەش بە کتێبخانەی ئێمەی ئەکەن. کولتوری خوێنەوە لە هەج وڵاتێکە خۆی بنەمایەکی ئەساسی هەیە تا چەند ئەو وڵاتە مەسەرەن ئیحتیمام بە کتێب و بە خوێنەوە و بە ڕۆشنبیری کۆمەلگایە چکە کاریگەری سەرەکی بێگومان کاریگەری سەرەکی خوێندنەوە لە تاکە شخصەکە خۆی کە خوێنێتەوە زۆر کاریگەری هەیە دوایی لە کۆمەلگا چکە کۆمەلگا بریتیە لە تاک لەبەرەوە بەڕای من خوێندنەوە بۆ ڕۆشنبیری تاک زۆر تەئسیری هەیە کە تۆ کللتوری خوێنەوە لە کۆمەلگاکە تا باو بوو بڵێ توونەڵی بیرکردنەوەی تاکەکان زۆر فەرقەکە زۆرە گۆڕیانی بە ئاسانی کەسی خوێنەر ئەوی کە خوێنێتەوە ناتوانانی هەڵی خڵەتێنی وەکو کەسێکی ئەوەی کە کەمە بەسم لە خوێنەرە و خوێندنەوەیە مەسەلەن شەهادە و ئەمانە نییە شەهادە بێتەوە مەکتەبە تاو کردووە کەسی خوێنەرە و کەسەیە کە لە دەرەوەی شەهادەکەی لە دەرەوەی خوێنی دراسەکەی خوێنەکەی